ئەم پەیامەی کە ئیگەێنین بۆ بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ هەموو لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان و سەرجەم فراکسیۆنەکان لە هەموو دەنگ و ڕەنگەکان داواتان لێەکەین بێن بەدەم کەرتی تەندروستی هەڵەبجەوە بۆ ئەوەی بزانن بۆ لە پارێزگای هەڵەبجە خەڵک بەبێ دکتۆری بەنج دەکرێت. ئەم گەندەڵیەی بۆتان باز دەکەم کە لەسەر کەرتی تەندروستی بەڕێوەبەرایەتی تەندروستی هەڵەبجە ڕوودەدات کە گەندەڵیەکی لە ڕادەبەدەرە. ئەمە نەخۆشخانەیەکی حکومیە هەڵدەستن بە ئەنجامدانی نەشتەرگەری بە شێوەیەکی نیمچە تایبەت کە پارە لە خەڵک وەردەگیرێت و عملیاتیان بۆ دەکەن و دکتۆری بەنجی لێ نییە و ئەمەش پشتگیری دەکرێت لەلایەن جومگە هەستیارەکانی ناو بەڕێوەبەرایەتی تەندروستی هەڵەبجە. بۆیە داواتان لێ ئەەکەم وەزارەتی تەندروستی بەڕێز وەزیری تەندروستی ئەوەی کە لە ڕێنماییەکانی وەزارەتی بەڕێستانە هاتووە ئاماژەی بەوە کردووە لە دوای دەوامی ڕسمی دەبێت عملیاتی نیمچە تایبەت دەست پێ بکات، بەڵام ئەمان لە کاتژمێر 8 بەیانیەوە دەست بە ئەنجامدانی نەشتەرگەریەکەن و پاشان لە دوای ئەوەی کە ئەو نەشتەرگاریانەی ئەیکان پارەی لێ وەردەگیرێت و ژماری نەشتەرگەریەکان دیاریکراون نابێت دکتۆرەکە بە ئارەزووی خۆی نەشتەرگەری بکە و نابێت هیچ دکتۆرێک لە مانگێکە لەو سەقفە زەمەنیەی کە لە وەزارەتە بۆی دیاریکراوە پارەی زیاتر بکات. بەڕاستی بەداخەوە گەندەڵیەکە لێرەوە دەست پێ ئەکات لە کاتێکە کە هەموو ئەو نەشتەرگەریانەی کە پێویستە لە بەیانیانە بکرێت یاخود ئەو نەشتەرگەریە ئیمێرجنسیانەی فریاکەوتنانەی کە پێویستە بکرێت لە سنووری هەڵەبجەیە ناکرێت. بەڕاستی ئەوەی جێگەی پرسیارە کۆمەڵێک بەڵگەمان لەبەر دەستایە و هەموو ئەو بەڵگانەمان داوەتە دەست داواکاری گشتی لە هەڵەبجە و داومانەتە دەستپاکی لە سلێمانی و پەرلەمانی کوردستانمان لێ ئاگادار کردوتەوە کە گەندەڵی ئەکەن و پارەی حکوومەت بە شێوەیەک ئەدزن لە کاتێکە ئەگەر لە مانگێکە بە بڕی 120 ملیۆن دینار عملیات بکرێ لە ناو وەزارەتەوە پیشانی ئەدەن کە بە بڕی 40 ملیۆن دینار نەشتەرگەری کراوە لە مانگێکە ئەوەندە عەدەدی ئیزبارەکان ئەنێرن بۆ وەزارەت ئەوەندە ناوی نەخۆش دەنێرن کە بڕەکەی 40 ملیۆنە بۆ ئەوەی ئەو دەخلەی کە دەگەڕێتەوە بۆ حکومەت بڕی 10 ملیۆن دینار بێ و لەو بینەیە سی ئەگەڕێتەوە بۆ ستافەی کە عملیاتی کردووە ئەوەی کە تۆ لە ئەساسە ڕقەمە ڕاستەقینەکەی کە کردوتە 120 ملیۆن بووە یان 110 ملیۆن بووە یان 130 ملیۆن بووە ئەم داهاتە ئەڕوا بۆ کوێ؟ طبعاً ئەوەی کە بەڕاستی جێگەی ئەسەفە لە ناو کۆی هەموو ئەو یاریدەدەرانەی کە یاریدەدەری دکتۆری بەنجەکانن یەک کەس هەیە لە ناو ئەو یاریدەدەری بەنجانە کە تەنسیقێکی تەواوی هەیە لەگەڵ بەڕێوەبەرایەتی تەندروستی هەڵەبجە و بە فەرمانی کارگێڕی ئەوان و بە پەنجەمۆری هەر سێ پزیشکەکە کە بەبێ ئەوەی لە نێو ئەو نەخۆشخانانەدا بن پارە وەردەگرن و ئەو کەسەش هەڵ ئەستێت لە ناوی نابین، بەڵام داومانە بە داواکاری گشتی و داومانە بۆ ئەوەی نەوت بەنج ئەیە بە نەخۆشەکان بەبێ دکتۆری بەنج گیانی خەڵکی هەڵەبجەیان خستوتە مەترسیەوە. بەڕاستی لە کاتێکا کە کەسوکاری نەخۆشەکەش دێت دوای پیشان دەدەن کە دکتۆری بەنجی لێیە سەرەتا نەخۆشەکە ئەبەن لەگەڵ کەسێکی نزیکی نەخۆشەکە پەنجەمۆری مردنی پێ ئەکەن و کەسە نزیکەکەشی ئەهێنن پەنجەمۆر ئەکا و بەبێ ئەوەی ئەو کەسە بزانێت لە دوورەوە دکتۆری بەنجی نییە و بەڕاستی ئەم گروپە نەک هەر خەڵکی هەڵەبجەیان هەڵخەڵەتاندووە نەک هەر حکومەت بەڵکو وەزیر و وەزارەت و حکوومەتی هەرێمی کوردستانیان هەڵخەڵەتاندووە بەوەی کە بە جۆرێک ژمارەی هەڵە سەبارەت بە بڕی ئەو عملیاتانە دەنێرنەوانێ و ئەوەی کە لە تازەترین گەندەڵیەکانە کە ڕووی داوە عملیاتیان کردووە. طبعاً دوای ئەوەی کە دەستەی دەستپاکی و داواکاری گشتی هات لە نەخۆشخانەی گشتی هاتن بۆ نەخۆشخانەی بەرکەوتوانی چەکی کیمیایی تازەترین گەندەڵیان ئەوەیە بە 1,450,000 عملیاتێکیان کردووە وەسڵەکە 700,000 نووسراوە. ئەی 750,000ەکەی ترچیە و ئەمە بە بەڵگەوە لە لامانە کە خودی کەسێکی دیار بەڕێوبەرەکە هەستاوە بەڕێوبەری تەندروستی تەلەفۆنی کردو بۆ عیلەیە و توێتی بۆ حیاتان بردوین ئێمە توانین ئەو پارەیەتان بۆ بگەڕێنینەوە بەس ئەو شتە سەحت بکەن لە ئیعلامە. بەڕاستی چەندین هاوڵاتی ئاماژە بەوە ئەکا کاتێک کە خەڵک خوێن ئەدا بەبێ بەرامبەر بە پارە دەفرۆشرێتەوە خوێنەکە بە بڕی 45,000 دینار بەکارهێنانی وەسڵی بەتاڵ خەڵک هەیە لە دوای ئەوەی کە ئێمە بڵاومان کردەوە دەڵێت من وەسای دەرگا و پەنجەرەم لە کاتێکە هاتوون شتیان لە ئێمە کڕیوە ئەو وەسڵانەی کە لێیان وەرگرتوین داوایان کردووە بە بەتاڵی بیان نینێ بۆی خۆیان نرخی شتەکان دیاری بکەن. بەڕاستی ئەمە جێگەی پرسیارە داوا ئەەکەم سەرۆکی حکومەت لیژنەیەک پێک بهێنێ دوور لە دەستێوەردا
سەردانی حیزبی و ئەو لیژنەیەکی داکۆچیکاری خەڵکی هەڵەبجە بێ لە هەموو ئەندامانی و لایەنگرانی هەموو حیزبەکان و هەموو پێکاتە سیاسیەکانی ئەم شارە پێکات بێ. طبعاً سەبارەت بە کوالێتی دەرمانەکان بە هیچ جۆرێک هەروەکو لە بەڵگەکان و ڤیدیۆکانە دانراوە بڵاو کراوەتەوە لە زۆربەی ڕاگەیاندنەکانە بە جۆرێک تەنانەت لەلایەن داواکاری گشتیەوانێ ئەم بەڕێوەبەرایەتی ئاماژەی بەوە کرد کە ئەتوانێت تا 11 ساڵ لە بەردەمی حاکمە لە بەردەمی داواکاری گشتیاوتی من ئەتوانم تا 11 ساڵ دەرمانی بەسەرچوو بم بە خەڵک. داوا ئەکەم لە هەموو ئەوانەی کە خۆیان بە دڵسۆز دەزانن لە هەموو ئەوانەی کە لە مەجای دەرمانە ئیشەکەن لەکوێی دنیا هەیە ئەم قسەیە دۆسیەیەکی قانونی حەقی ئەم شارەی پێ ڕابگیرێ وەڵا من کتابم هەیە ئەتوانم تا 11 ساڵ دەرمانی بەسەرچوو بەکاربێنم. ئەوە لە کاتێکە بەڵێ هەموو دەرمانەکان لە ناو کۆگای دەرمان دەبێ بە تایبەت بەخۆی هەڵبگیرێ و بە پێی پلەی گەرمی دیاریکراو یان هەڵگرتنی ڤاکسین لە ناو شوێنی دیاریکراو کە ئەو دەرەجە پلەگەرمی کە بۆی دیاریکراوە. حتا لە سەروبەندی کۆڕۆنادا بەڕاستی ئەوەی کە جێگەی پرسیار بوو جۆرە دەرزیەکی کلیکسانیان هێنا کە مۆری وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستانی پێوە نەبوو و وەحدەکەی دوو وەحدە بوو لە کاتێکا کە کەسێک ئەیناڵاند خوشک و دایک و کەسی خەڵکی ئەم شارە بەدەست ئازاری کۆڕۆناوە 4 دەرزی لێ دراوە و لە کوالەتی کۆنتڕۆڵ و مۆری وەزارەتی تەندروستی پێوە نەبووە و طبعاً زۆر جار لە کاتی کڕینی ئەم دەرمانانیان لە کاتی کڕینی ماسکە هەندێک لە کارمەندەکان ئاماژەیان بەوە کردووە کە وەسڵەکانیان بە بەتاڵی هێناوە و خۆیان سیعرەکانیان لەسەر دیاری کردووە.